نمونەی سێهەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ وەرەجولٌ وەسع الله عەلەیه، خوای پەروەردگار باسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەم کەسانەکە کە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیەکی زۆر و بەرفراوانی پێبەخشیوە وأعطاه من أصناف المال كله، هەموو جۆرە سەرۆت و سامانێکی پێبەخشی. فأوتي به هێنایەنەوە پێشەوە ئەویش فعرفه نعمته فعرفه، نعمەتەکانی خۆی خاتەوە پێش چاوی و ئەویش اعترافی پێکە و بەڵێ یا ڕەبی خوای ئەمانەت هەموو پێبەخشی. قال فما عملت فيها، چیت بەم نعمەتانە کرد؟ قال ما تركت في سبيل تحب أن ينفق فيها إلا أنفقت فيها لك. يا ربي خوایە شوێنێک بوارێک مەجالێک نەمابوو کە تۆ حەز بکەی من لە پێناوی تۆیا پارەی تیا سەرف بکەم تیا مەسەرف کرد. لە مزگەوتە، لە کتێب چاپکردنە، لە خەستەخانەیە، لە نەخۆشە، لە تەلەبەیە، لە دەرمانە، لە کرێخانووی داماوانە، لە ڕەشوڕوت و بێوەژن و نەدار و هەژار و ڕێبواران و ئەنواع وشکال هەموو ئیشێکم کرد خوایە لە پێناوی خۆی، لە پێناوی تۆیە. خوای گەورە فەرمێ کەذەبت، درۆت کرد. ولكنك فعلت ليقال هو جواد، هەموو ئەمانەت کرد بۆ ئەوەی بڵێن سەخیە، فقط قیل ئەوە وترا. ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار. پێی وترا ئەویش ئەوە پێیان وتی، ئەوە ئەمەد حوسەنایەکی زۆریان کردی، ناویان نووسید لەسەر هەموو دەرگای مزگەوتەکان کە دروستت کردبوو نووسی بوویان ئەمە لەسەر نەفەقەی خێرەومەند فڵانی کوڕی فڵان دروست کرد. لە کتێبەکان نووسرا ئەم کتێبە لەسەر مەسروفی فڵان چاپکرا، فڵان کەس یارمەتی ئەم کەسەیدا کە دەرمانی بۆ کردی، عەمەلیاتی بۆ کرد، کرێخانووی ئەم ڕیزە ماڵە فڵان کەسەیدا. ئەمانیان هەموو بۆ نووسید، فقط قیل. بەڵام نەتیجەکەی چی؟ ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار. ئەویش لەسەر ڕووی ڕایە کێشن هەتاکو فرێدەنە ناو ئاگری دۆزەخ. خوای پەروەردگار ئێمەش ئێوەش لادالی. ڕیابازی شتێکی زۆر خەتەرە عەزیزانی من. پێویستە هەموومان ڕۆژانە تەماشا ڕەفتاری خۆمان بکەینەوە چیمان لەبەر خاتری خوای گەورە نەکردووە زوو ڕاستی کەینەوە، بۆ ئەوەی ئێستا کە ئاسانە لای دەین و تۆبە بکەین و ڕاستی کەینەوە باشترە وەک لەوەی لەسەرمان کەڵەکە ببێ دوایی بە شۆفڵی تۆبەش بۆمان لا ناچێت. خوای پەروەردگار ڕەحم بە ئێمەش و ئێوەش بکە، یارمەتی دەرمان بێزاڵ بین بەسەر نەفسی خۆمانە، خواویست بین، پاک بین، سەر ڕاست بین، بۆ خوا لێ بڕین، بۆ دینەکەی ساغ بینەوە، هەوڵ و ڕەنج و هەموو شتێکمان لەبەر خاتری خوای گەورە بێ. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.